بس حاكم آزاد أمين بسبوري دستوري جباجير مالمو ي سويدي لقل ميا برس حاكم آزاد شاف باش يان بيجن سبيدا باش شو كان برف سبيدا عندي شنو نظام دمجمير شنت السويدي بهر حال اف بينش روجن لعراق دنافا برلمان عراق دا قلتو بيجن قلق جرم هنا لسر پسند كنا بودجي وخواندنا تشبوا جبوان گفتگوانا جبوان بري كفتن سياسي جبوان يعني مزايده چين كو دناوا دستوري دا يعني دناوا ياساي دا هاتي نكرن پێشەکی زۆر سپاس دەکەم بەڕاستیدا ئێمە جارێنی بەشەوە نەبووە ساعت 12 شەو زۆر باش ئەزانم بەیانی جەنابەت باش بەڵام لەلای هەموو شەو باشە زۆر سپاس بەداخەوە من دەمێت پێشەکی باسی قەدیمەیەک باسکەم ئەویش ئەوەیە کە ئەوەی کە ئێستا لە پەرلەمانی عێراق ڕوو ئەدات بەرنامەیەکی داڕێژراوە کە ماوەیەکی زۆرە بەرنامەی بۆ داڕێژراوە کە بەو شێوەیە هەوڵ دەدەن و بە پرۆگرامێکی تایبەت کە هەوارەی هەرێمی کوردستان لاوازکەن و بە هەموو شێوەیە وا بکەن کە دەسەڵاتەکانی هەرێم نەهێن بەداخەوەی تر ئەوەی جێگەی داخیشە ململانێ و پەرتەوازنی لای بۆتە فاکتەرێکی تەواو سەرەکی کە دژمنەکانمان باشە کێ هۆکاری ئەو پەرتەوازەی نێوماڵی کورد بووە لە بەغدا بەڕێز حاکم وەڵڵاهی برای بەڕێزم چێ هۆکاری بێ هەر کەس هەر لایەنە و خۆی بە بەریئدا دادەنێ بەڵام هۆکارەکە هەر خۆمان هەر کەسێک بیکات هەر کەسێک هۆکار بێت خۆمانین بەڵام ئەوەی کە جێگەی داخە کە دوژمنەکانمان هاتوو ئەم پەرتەوازەیە دەقۆزنەوە و مێشکی MAP ئەسوڕێن و کۆنتترۆلی ئێمەشیان پێ کردووە بەداخەوە هەموو بابەتەکەش ئەوەیەکەوە بتوانن قەوای هەرێمی کوردستان لاواز بکەن باش ئەوەی جێگەی داخیشە کە من دەمێ یەکشت بڵای بەڕێستا بەرژەوەندی حیزبایەتی تەسک زاڵە بەسەر بەرژەوەندی خاک و نەتۆ نیشتمان بەداخەوە تۆ سەیری کە ئەو قەوارەی هەرێمی کوردستانە کە بە خوێنی هەزارەها شەهید و ماڵوێرانی و سوتان و کیمیاباران و ئەنفال دروست بووە ئێستا زۆر بە هاسانی دەیانەوێت بە یاسایەک دەستوریش پێشێل نەکدەن بە یاسایەک دەستوریش لە ناو ببەن هەرێمی کوردستانیش زەعیفکەن من هیچ گلەیی لە دوژمنەکانمان ناکەم دوژمنەکانمان دوژمنمان براکەم بەڵام ئەوەی کە خۆمان بە خۆمان دەکەین ئەوانەیە ڕنگدانەوەی ئەوەیە کە ئێمە ئێستا لە بەغدا بەچووقەیە پێمانەکەن جەنابی حاکم مادەیەک لە مادەکانی پرۆژە یاسای بودجە کە پەسەند کرا مادەی 14 بوو بڕگەی 8 کە خلافی زۆری لەسەر بوو نەڕازایەتیەکی زۆر لایەنی کوردی تایبەت پارتی دیموکراتی کوردستان دروست بوو لەسەری کە دەڵێن ئەمە دژی دەستورە ئەمە هەوڵێکە بۆ لاوازکردنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان جەنابتان بسپۆری دەستورین ئەتوانی بۆم باسکەی شڕوڤەی ئەم بابەتەی بکەی ئایا پێچەوانەی دەستورە پێچەوانەی قانونە ئایا شتێک کە پێچەوانەی دەستور بێ دەبێتە ئەمری واقع دەبێتە یاسا ئەزانیم با من شتێک بە بەڕێزت بڵێم ئەوەی لە عێراق جێبەجێ ناکرێت دەستور هەموو شتێک جێبەجێ دەکرێت تەنها دەستور جێبەجێ ناکرێت هەر دەستورە پێشێلکراوە و هەر دەستورە خراوەتە ژێر لەبەرەوەی ئێمە گلەی لە خەڵکەکان بکەین و لێ بکەین کە دەستور جێبەجێ ناکرێت ئەمە شتێکی هەڵەیە و خۆ هەڵخەڵەتان نیشە ئەجینا لە مادەی دەستوری لە مادەی دەستور لە مادەی 121 سێم ئاشکرا باستا اختصاساتی هەرێمەکان دەکا و هەرێمی کوردستانی داناوە بە هەرێمێکی سیاسی و ئیقلیمێکە کە لەو پارێزگانە پێکاتووە و لە مادەی 122 دەستوریش دووەم بە عەرەبیەکەی دەیڵێم ئەوەی خەڵکەکە تێی بگا ئەڵێ تمنع المحافظات التي لم تنظم في إقليم يعني أو بارزگانەی کەوا لە ناو ئیقلیم دانین ئەتوانن بودجەیان بۆ ببڕێتەوە و ئەموری مالی خۆیان جێبەجێکەن کەواتە هەموو شێوەیەک یاریکردنێک یا هەموو دەستکاریکردنێکی ئەو مادەیە لە ناو دەستورە
کەواتە پێشێلێکی تەواوە و هێرشێکی تەواویشە بۆ سەر تەفکیکردنی هەرێمی کوردستان ئەو هەرێمی کە لەو چەند پارێزگایە پێکاتوە. من دەمەوێت ئەوە بڵێم لە دەستورە بە ئاشکرا نووسراوە کە لە مادەی 121 بێجگە لە مادەی 117 کە دەسەڵاتەکانی هەرێم دەستنیشان کراوە، مادەی 121 و 122 بە ئاشکرا باس لەوە دەکات دەڵێ ئەو پارێزگانەی کە لە ناو دەستورەکان نین ئەو پارێزگانە ئەتوانن بەجیا پارە و بودجیان بۆ ببڕێتەوە، مادواتە ئەو پارێزگانی لە ناو هەرێمەکانن بۆ نمونە هەر پارێزگایەک لە هەرێمی کوردستان دەستوری نییە ئەگەر بەجیا لە بەغدا پارەی بۆ بنێردرێ. ئەو مەبەستم ئەوە نییە کە یەکێک هات بێ ئەم دەستپەرچەی بکاتە یاسا. باشە، کەواتە ئەو کارەی کردیان چاوداخستن بوو لە دەقەکانی دەستور و دژایەتیکردن بوو بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان؟ بێگومان هەمیشە دژمنەکانمان بەرامبەرەکانمان با من ئەوە بە جەنابەت بڵێم ئێمە کەوتوینێتە ناو مەجموعەیەک لە بەغدا کە بەڕاستی مەجموعەیەکی مەترسیدارە، مەجموعەیەکی مەذهبی، مەجموعەیەکی دینی، مەجموعەیەک کە بە پرۆگرامێکی تەواو بە بەرنامەیەکی تەواو هەوڵی ئەوە دەدەن و کاریشیان بۆ کردووە کەوا وردە وردە بە ناوی دەستور و بردە وردە یاساکان داڕێژن و وردە وردە دەسەڵاتەکانی هەرێم بچێشنەوە و تاوای لێ دەکەن کە هەرێم هیچ نوع ئەمانایەتی لێ بێنێ لە ناو لە دەرەوە. بێگومان ئەمانەی کە ئەم شتە دەکەن دژایەتێکی تەواوی هەرێمی کوردستان دەکەن. من باسی لایەنەکانی خۆمان ناکەین، بەداخەوە لایەنەکانی خۆمانیش کەوتونەتە ئەو بارودۆخەی کە لە ڕووی جەنابدارێکیان بەدەستەوە هەردوو لاکەی ناتەواوە. ئیتر ئەوانیش ئەگەر بیریان لەوە کردووەوە کەوا ئەمە شتێکی نادەستوری دەبووە جێبەجێ نەکەن، دەبووە نەچن داوای نەکەن. بەڵام ئەوەی من گلەی لە ناو خۆمان بە تەواوی ناکەم، گلەی لە دوژمنەکانیشم ناکەم چکە دژمنە. ئەگەر ئێمە ئەو پەرتەوازەیەمانیانە بێوێگرتوویمان بێ بە هیچ شێوەیەک دوژمنەکانمان ناتوانن بێن ئەو مادە دەستوریانە پێشێ بکەن و بێن هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان و هەوڵ بدەن کە قوارەی هەرێمی کوردستان. باشە جەنابی حاکم، کە جەنابەت دەڵێ بە پێی دەقەکانی دەستور بە پێی یاسا ئەمانە پێچەوانەی یاسایە، پێچەوانەی دەقەکانی دەستورە، بەڵام چاویان لە دەستور داخستووە، ئەم کارەیان کردووە بۆ ئەوەی کە هەیمەنەی هەرێمی کوردستان کەم بکەنەوە، لێدان بێت لە قوارەی سیاسی هەرێمی کوردستان. ئەوانەی کە بەم کارە هەستاون کە لە ناو خۆدان لایەنێکی کوردیە کە دەست لە ناو دەستی ئەو لایەنانە چ شیعە بێت چ سوننە بێتن، ڕۆژێک دێ پەنجەی پەشیمانی دەگەزن؟ وەڵی بەڕێزم بۆچی تازە باسی قوارەی هەرێمی کوردستانم کرد و ئەو هەموو شەهید و ئەو هەموو ماڵوێرانی کە بینیومانە بڕوا ناکەم هیچ لایەنێکی سیاسی یا هەر هیچ ئەو هەموو پێشمەرگە قارەمانانەی کە شەهید بوون لە ڕێگەی ئەو قوارەی کە ئێستا هەیە، بڕوا ناکەم هیچ لایەنی سیاسی ئەگەر بەڕاستی لایەنی سیاسی بێ و هەوڵ بدا و هەوڵی دابێ و مەبەستی مانەوەی قوارەی هەرێمی کوردستان بێت، هەوڵ بدەن بەو شێوەیە قوارەکە زەعیفکەن. ئیتر من نامەوێت لایەنێک تاوانبارکەم بەرامبەر لایەنێکیکە، بەڵام هەر کەسێک و هەر دەستێک بیەوێت هەرێمی کوردستان لاواز بکات و هەر دەستێک بیەوێت هەرێمی کوردستان دووپەت بکات، بە تایبەتی دژمنەکانمان ئەوە خیانەتیش گەورەیە بەرامبەر بە میلەتەکەمان دەکرێت. زۆر باشە. کەواتە جەنابی حاکم، ئەگەر ئەمە پێچەوانەی دەستور بێ، پێچەوانەی قانون بێ، هیچ بەهایەکی دەبێتن بۆ نمونە ئەوەی بڕگەی هەشت لە مادەی 14 کە پەسەند کراوە، هیچ بەهایەکی دەبێتن لە ناو یاسایەک لە کاتێکدا کە یاساکە پێچەوانەی دەستور بێ، خۆ دەستور دایکی یاساکانە؟ ئەجا قوربان چ یاسایەک تا ئێستا دەرچوە لە پەرلەمانە یا لە دادگای فیدرالیە دەرچوو بێ و پێچەوانی دەستور نەبوو بێت و بەهاشی هەبووە و بەهاشی ئەبێت. بەڵام ئەگەر ئەوە ئێمە بۆ نمونە باسی بەهای ئەم بابەتە دەکەین، مادەی خاڵی هەشتم لە مادەی 14 باشە، ئەگەر ئێمە باسی حکومەتێکی فیدرالی دەکەین، بۆ نمونە با بڵێم من بێم لە پەرلەمانی عێراق داوایەکی لەم شێوەیە پێشکەش بە پەرلەمانی عێراق بکەم، ئەگەر ئەو پەرلەمانە دەستوری بێ
و ئەگە سەرۆکی پەرلەمان دەستوری بێ و ئەگە سەرۆکی حکومەت دەستوری بێ ئەوانە دەبێت دژی من بوەستنەوە بڵێن تۆ داوای شتێک دەکەیت کە دژی دەستورە. بەڵام ئەمەی کەوتراوە ئەمەی کە دەکرێت لە بەرژەوەندی دوژمنەکانمانە. دوژمنەکانمان بۆ هیچ کاتێک لە بەرژەوەندی دەستور کاریان نەکردووە، هەموویشە لە دژی ئێمە و لە دژی دەستور کاریان کردووە. و بابەتەکەش لێرە ئەوەیە هەرچی شتێکی ناڕێک و ناپێک لەلایەن ئێمەوە دەرچێت کە دژی هەرێمی کوردستان بێت، ئەوان دەیخۆستنەوە بۆی زیاتر میلەتەکەی ئێمەی پێسوو بکەن و بۆی زیاتر ئێمە زیاتر پەرتەواسەکەن، بۆی زیاتر ئێمە تووشی ململانێ و نەگەرێت. کەواتە دەتەوێت بڵێ کە هەر خۆمانین یان لایەنێکی کوردیە پاس دەداتە دوژمنەکان بۆ ئەوەی بە کەیفی خۆی گۆڵ بکاتن؟ قوربان هیچ کاتێک لە ڕووی جەنابەت چەمێ چەقەڵ نەبووە لە لای خۆمان لە ناو خۆمانە تاچیوە. ئێستا بۆ نمونە هەر لە ناو خۆمان بووە کە چوون تانیان لە دادگای فیدرالی تۆمات کردووە لەسەر بابەتی جێرانەوەی پاشەکەوتی موچە. هەر لە لای خۆمانە ئەو شتانە هەموو لە لای خۆمانەوە دەکرێت کاکە. بەڵام گرنگترین شت لێرە ئەوەیە ئەو پێشکردنی یاسای دەستوریە کە دەکرێت لە ناو پەرلەمانی عێراقا کە لە لای ئێمانەوە لە لای ئێمەشەوە بکرێت، ئەوان بە زووتری کات دێخۆزنەوە، چونکە لە بەرژەوەندی ئەوانە چکە پلانی ئەوانە دوژمنەکانمانە کە دەیانەوێت هەرێمەکەمان پێ پەرت و بڵاوکەن و هەرێمەکەمان وردە قەوارەکەمان لێ زەعیفکەن، ئەوان دێخۆزنەوە هەر شتێک بوترێت. یعنی شتێکی زۆر ئاساییە. یعنی بەڕاستی جێگەی داخە من دەمەوێت یەک شت جەنابەت بڵێم بە حەقیقەت ئێمە دەگەرمەوە سەر بڕیارەکەی دادگای فەڕەنسا کە هەموو ئیشکالیاتانی کە ئێستا ڕوویدا و ڕوژ دەدات لەسەر ئەو بڕیارەی دادگای فەڕەنسا هاتووە لەسەر ئەو داوایی کە دژی ئێمە تۆماریان کرد لە 2011 جەنابەت بە خۆت بڵێ بۆچی دادگایەکی فەڕەنسی هەتا ئێستا قسەی نەکردووە، ئێستا لەو کاتەیە ئەو بڕیارەی دەکرد مافی ڕەوانەکردنی نەوتی لە هەرێمی کوردستان سەندەوە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە لە ئیمتیحانێکا بووین، کۆمەلگای نێودەوڵەتی ویستی ئێمە ئیمتیحانکە بزانین ئێمە چۆن پرۆسەکانی دیموکراتی و نەوتوشتی ئەو جۆرەشتانە بەڕێوە دەبین کاتێک کە سەرکەوتوو نەبووین کۆمەلگای نێودەوڵەتیان بەڕێوەتەکەشیان لێ سەخت. باشە جەنابی حاکم جەنابەت دەڵێ هەمیشە لەلایەن دوژمنەکانی کورد هەوڵی ئەوە دەدرێتن کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان لاواز بکرێتن. شتێک نییە لە عێراقدا بە ناوی دەستور و بە ناوی یاسا هیچ پابەندی دەستور و یاسا نابێتن. کەواتە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە، هەرێمێکی دانپێدانراوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە. هەرێمی کوردستان دەتوانێتن پەنا بۆ محکەمەیەکی نێودەوڵەتی وەکە جەنابەت ئێستا باست کرد محکەمەیەکی پاریس بباتن یان محکەمەیەکی وڵاتێکی تر بات بۆ ئەوەی هەر هیچ نەبێ غەدری لێ نەکرێتن، ستەمی لێ نەکرێتن یاخود پارێزراو بێتن لەو دوژمنانەی کە هەوڵی لە ناوبردننی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دەدەن؟ بێگومان من ئێستا دێمە سەر و بابەتە لەگەڵ بەڕێز، بەڵام دێمەوە بەسەلەی یەکەم جار لەسەر مەسەلەی ململانی ناوخۆ باسەکەین. ئێمە ئەوەکو ئەو شتەی کە باسی دەکەین برا لە پشتا بێن مەگەر قەزا لە لای خوا بێت. ئێمە لەناو خۆمانە با یەک بین، ئیتر ئەم درەچێ بەڕاستی بەسە. ئەوەی تریان من ئەوەی پرسیارەکەی جەنابەت بەڕاستی من پێشنیارەکەم بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە هەرچی زووە و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانیش هەرچی زووە کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە هەولێر ببەسترێ و هەموو ئەو لایەن و هەموو ئەو وڵات و لایەنە سیاسیانەی لایەنانەی کەوا کاریگەرن لە ناو کۆمەلگەی نێودەوڵەتی داوت بکرێن لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە لەوێن هەرچی ئازار و ئەشکنجەکانمان هەیە لەگەڵ حکومەتی فیدرالی کە زیاتر لە 18 ساڵی ئێمە پێوەی دەناڵێنین باس بکرێ و مدەتێکیش بدرێ بە حکومەتی عێراقی کەوا 6-5 یا ساڵێک بێ ئەگەر هەرچی داواکاریەکانی هەرێمی کوردستان هەیە جێبەجێنێکە ئەوە بگەڕێنەوە سەر سەکە مهمەکەی خۆمان ڕێفراندۆمە بەرزیکەینەوە ئیتر بەڕاستی لەو پۆخڵەواتە دوورکەوینەوە خۆمان بچێشینەوە لەو حکومەتی ئێستا پێدەرن حکومەتی عێراقی کە تەواو حکومەتێکی مەزبوطی شیعیە.
بەڕاستی حکوومەتی هەرێمیش دەتوانێت لە ڕێگای دادگای نێودەوڵەتی ئەم شەکرا دروست بکات دەستخۆش جەنابی حاکم قوارەی هەرێمی کوردستان پارێکدان پێدانراوە. بەڕێز حاکم ئازاد ئەمین پسپۆرێ دەستوریژ باژێڕێ ماڵمووی سویدت گەلمە بۆ گەلێکی سواز بۆ شرۆڤێتە جەنابی حاکم.